یەکێک لەو بەرهەمە تایبەتانەی کە بۆ بەهار و نەورۆز دروستکراوە و بە تایبەت بۆ زوو نێردراوە پارچە میوزیکێکە بە ناوی بەهار کە لەلایەن هونەرمەند و میوزیکدانەری کورد زۆزک قەرداغیەوە دانراوە. پارچە میوزیکەکە سۆڵۆکەی لەلایەن ژەنیاری بەناوبانگی کورد ئەردەشێر کامکارەوە ژەنراوە و بە هاوکاری ژەنیارانی ئۆرکێسترای سیمفۆنی تاران. لا لێدوانێکی تایبەت بە زومدا مامۆستا زۆزک گوتیم کۆنسێرتی بەهار بەرهەمێکە بە کەمانچۆ ئۆرکێسترا. لەم بەرهەمەدا میلۆدینیۆ و فۆلکلۆری کوردی با پشتبەستن بە بنەما و تەکنیکەکانی میوزیک کە میوزیکی کلاسیکیان بە شێوازی سەمای ڤاڵز داڕێژراوە بە شێوەیەک داسنامەی نەتەوی خۆی پاراستووە. هەروەها دەژڵێت ئەم بەرهەمە لەسەر بنەمای لێهاتووی شێوە ژەندنی کەمانچەی ئەردەشێر کامکار بنیاد نراوە.